دما بازارên darayî li evcare ez ê gel şirvekareke bazarê darayî li Dubey ez hindek danûstandin derbarê reşa bazar bikim. Birêz Udey Ednan şirvekarê bazarên darayî li Dubey li gel me ye. Ev demeya baş pêşbînî hate kirin berî niha ku rêjeya Sûyê federalî de bilind ket. Aya pêşbînî hête kirin di dahatî da rêjeya Sûyê bête bilind kirin aniya faîzê yan ne? اهلا وسهلا. سڵاو لە ئێوە بەڕێزم بڕیاری ئەنجومەنی یادەگی فیدرالی بۆ لەبارەی بەرز نەکردنەوەی ڕێژەی سوو بۆ ماوەی چەند مانگێکە ڕنگدانەوەی لەسەر بەرزبوونەوەی هەڵاوسان دیار دروست کردووە. ئەمەش ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ دوایین لێدوانەکانی دەبینین کە لە ماوەی ئەم ساڵەدا دوو جار ڕێژەی سوو بەرز دەکرێتەوە کە ئەمە شوا دەکات لە کۆتایی ساڵدا لێژنەیەک بۆ ئەو بەستە پێک بهێنرێت و چاوەڕێژ دەکرێت لە ڕێژەی سوو لە ئەف سیاسەتە بژینیا نەختینەیە یا بانکا فدرالیە ئەمریکای چ کاریگەریەک دەهێبیتن لەسەر داهاتیە مژی نرخێ زێری یە پەترۆلێ و بازاڕان بگشتی؟ بەڵێ سەبارەت بە نرخەکانی زێر لە کاتێکدا لە بانکی فیدرالی سیاسەتێکی هەیە بۆ بەرزکردنەوەی نرخەکان. ئەمە بە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر نرخی زێڕیش دەبێت بە لایەنی نەرێنیدا و دەکرێت بگاتە 1890 بۆ هەر ئۆنسەیەک. هەروەها ئاراستەی دوای ئەو بڕیارەی بانکی فیدرالی ئەمریکا ئەمە پێشبینیەکان دەکرێت کە لە ئەم ساڵدا ڕێژەی هەڵئاوسانیش بەرز بێتەوە سەبارەت بە نرخەکانی نەوت بەرزبوونەوەی نرخەکان کاریگەری نەرێنی لەسەر بازاڕی وزە دەبێت لە ماوەی چەند مانگی داهاتوو تا کۆتایی ئەم ساڵ. گەڕم سەر نوچەیە خۆیان دەربارەی تورکیەدا. تورکیە دەما بوری دامەدید لیرەیە تورکی لە هەمبەر دراوێن بیانی بە ئەوەیەکی بەرچاو بەهای خۆش دەستدا. ئەوش دەستدانا بەهای لیرەیە تورکی لە هەمبەر دراوێن بیانی داهاتیدا دێ چه کاریگەری لەسەر ڕێژەیە هەڵئاوسان ئەنکو ئینفلاسیۆنی هەبیتن لە تورکیە؟ بە دڵنیاییەوە ئێمە بینیمان کە دراوی تورکی بەرامبەر بە دۆلار زۆر دابەزینی بەخۆیەوە بینی. ئەمڕۆژ هاوڵێکمان بینی کە ڕێژەی قازانجی تورکیا بۆ 15% بەرز بوونەوەی بەخۆیەوە بینیوە. ئەمەش کاریگەری زۆری لەسەر بەهای دراوی تورکی دەبێت و هەڵئاوسانیش ڕوو لە زیادبوون دەکات. هەروە بانکی ناوەندی ئەو وڵاتە زیاتر تەرکیز دەخاتە سەر هەڵئاوسان لە جیاتی ئەوەی کە زیاتر تەرکیز لەسەر پێشینە لەسەر کێروی گەشەسەندن بکات، گەشەسەندنی ئابووری. هەروەها دیدگای ڕەجەب تایب ئەردوغان ئەوەیە کە پێویستە زیاتر تەرکیز لەسەر هەڵاوسان بکات. زۆر سپاس بەڕێز ئەودەی عەدنان شرۆڤەکاری بازارên darayî li Dubey hûn gelme bûn. العفو سيدي.